باش ئەم بابەتە وەکو ئاماژەمان پێدا سەرەتا بەلای ئێمە گرنگە بابەتی خوێن بۆیە لەسەر ئەم بابەتە زیاتر دەوەستین و لەمانەوە قسەی لەسەر بکەین میوانمان لەگەڵ دەبێت لەسەر بابەتی خوێن بەخشین میوانەکەشمان بەڕێز عەبدولقەهار عەلی سکرتێری کۆمەڵی خوێن بەخشانی کوردستان لە ئەمەڵبەندی گشتی هەولێر لەگەڵمان میوان دەبێ و بەخێر بێ ئوستاز. سپاس ئەوەی کە گرنگە ئەوەیە بزانین لە ناو کوردەواری کولتوری خوێنبەخشین چۆنە واتە بزانم ئامارەکان چۆنە لە کوردستان لەم ڕۆژەیە و بە درێژایی ساڵ ئایا جۆرەها چالاکی تر ئەبێت یاخود تەنیا لەم ڕۆژەیە و ئامارەکان چیاڵێن؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان چالاکی خوێن بەخشین لە ساڵانی زووە بەردەوامە و لەم ڕۆژەش ڕۆژێکی تایبەتە ڕۆژێکی مێژوویە لە هەموو جیهان ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بە تایبەتتر لە بۆ خوێن بەخشان چونکە ئەرکێکی مرۆڤایەتی و ئەرکێکی ئاینی جێبەجێ دەکرێت و هەمیشە بەردەوام خوێن بەخشین لە هەموو کاتەکانی مرۆڤەکان لە هەموو کات و ساتێک دەتوان خوێن بەخشن بۆ بەخشینی بەشێک لە جەستەیان بۆ کەسێکتر بۆی بەردەوام بێ لە ژیان. باش کاک عەبدولقەهار ئێوە زۆر جار بەهانای خەڵک دەچن کۆمەڵەکەی ئێوە یعنی خەڵکێکی زۆر هەیە لە لای ئێوە ناوی تۆمار کراوە ڕەنگە خەڵک بێ بزانێ زانیاری لەسەر کۆمەڵەکەی ئێوە وەربگرێ و کۆمەڵەیە چۆنە ساڵی چەند دامەزراوە ئامانجتان چییە چەند کەسن؟ وەی ئێمە کاتی خۆی لە ساڵانی 1995 بەدواوە ئەوە بوو نەخۆشایین توژبووی تالاسیما ڕوو لە زیادبوون بوون کە ئەوان ڕوو لە زیادبوون بوون ئێمەش کۆمەڵە گەنجێکی شاری هەولێر ئەو کاتە توانای خوێن بەخشینمان هەبوو وەکو هەست و سۆزێک کە بینیمان ئەوانە ژیانیان بە خوێن بڕێوە دەچێت بڕیارماندا کە بەردەوام هاوکاری ئەوان بکەین بە خوێن ئەوان کاتی ئەو کاتە باری تەندروستیان ناجێگیر بوو خوێن دابینکردن تۆزێک ئاستەم بوو لای ئەوان ئیتر ئەوە بوو ئێمەش کۆمەڵە گەنجی شاری هەولێر بڕیارماندا کە خۆبەخشانە بەردەوام بین تا دڵۆپی خوێن لە گیانمان ماوێ هاوکاری ئەو نەخۆشانەکەین سەرەتا ئەوان بوون هۆکاری ئەوەی کەوا ئێمە بەردەوام بین لەو خزمەتکردنە چونکە ئەو کەسانەی کە نەخۆشانی توشبووی تالاسیما بە دڵنیاییەوە ئەوان کەسوکاری ئێمن ئازیزانی ئێمن خۆشەویستانی ئەو وڵاتن کەوا خۆی گەورە ئەم نەخۆشەی بەسەر هێناون ئێمەش دەبی هاوکار ئەمین تاکو بەردەوام بن لە ژیان. باش لەشتان ساغ بێ ئینشاڵڵا دایمە تەندروست بن بۆ ئەوەی کە ئەم کۆمەڵەیە هەروە بەردەوام بێت و ئەوەکو ئێستا کە باس کراوەتی لە راپۆرتەکە 2 ساڵیشە بێت کە بانکی خوێن داوایەکی بە پەلەی نەکردو ئەوەندە خوێن هەبوو کە بەشی ئەو پێویستی کردووە کە ڕۆژانە هەبووە. کاک عەبدولقەهار ئەوەی کە گرنگە بیزانی لە خوێن بەخشینەوەیە هەندێک کەس هەیە هەستی بەخشینی زۆرە حەزەکات خوێن ببەخشێت لە ساڵێکە 1-2 جار زیاتر ئێوە خوێن ببەخشێت خۆی ڕێژەی بەخشینی خوێن چەندێکە بۆ کەسێکی ئاسایی تەندروست لە ساڵێکە چەند جار دەتوانێت خوێن ببەخشێت؟ بەخۆی دوا بڕیاری پزیشک دەرچوو بە پێی ڕێنمایی پزیشک دەبێت دەتوانێت هەر کەسێکی ئاسایی کە بتوانێت خوێن بەخشێ دوایەوە ڕێنمایی پزیشک کە پشکنینی بۆ دەکرێت ئەنجامەکەی دەدەچێت کە توانێت خوێن بەخشین هەیە دەتوانێت لە دوای 3 مانگ زارێک بڵێ خوێن بەخشێ. باشە کاک عەبدولقەهار ژمارەتان چەندە لە کۆمەڵەکەتان؟ ئێستا لە ساڵی 1997 کە ئاماژەم پێکرد ئەو گەنجانێکە کۆبینەوە بڕیارماندا خوێن بەخشین دوای ئەوەی کە بیرۆکەی کۆمەڵی خوێن بەخشانی کوردستانمان دروست کرد خاڵی خۆش بوو پرۆفیسۆر دکتۆر عوسمان ئەمین ئەو کاتە سەرۆکی کۆمەڵی تالاسیما بوو لەگەڵ ئێمە پەیوەندی کرد گوتی ئێوە کۆمەڵە گەنجێکن کە خوێن دەبەخشن داوا دەکەم بەردەوام لەگەڵ ئێمە بن تاکو ئێستا ڕێژەمان گەیشتۆتە 10,000 خوێن بەخشی چالاکی خوێن بەخش تەنها لە شاری هەولێر و دەوروبەری و لقمان هەیە لە پارێزگاکان لە شارۆچکەکانی کوردستان وەکو مەسەلەن پیرمام شەقڵاوە لە هەموو شوێنەکان لقی تریشمانەیە کۆمەڵی خوێن بەخشانی ماشەڵڵاتان لێبێ و بەرەکەتان تێکەوە ئینشاڵڵا. کاک عەبدولقەهار باسی خوێن بەخشینمان کرد کە کەسێک چۆن دەتوانێت پێشتر ئەمە لە ساڵەکانی ئەیتر هەشتاکان و نەوەتەکانی تر کە دەستکراوە زانیتان باستان لە کۆمەڵەکەتان کرد کە پێویستە کۆمەڵە گەنج کۆبوونەتەوە کاتە تەکنۆلۆژیا وەکو ئێستا نەبوو لێستایە زانستی پزیشکی زۆر پێشکەوتوە چەندێک ئەم زانستە پزیشکێکە پێشکەوتۆ یارمەتیدەری ئێوە بووە و نمونە لە بەخشینی خوێن لە جۆری خوێنەکە چەندێک کەسەکە خوێنی بەخشیوە و چەندێکی تر دەتوانێت خوێن ببەخشێت لە ڕووی تەندروستیەوە. زانستی پزیشکی بەڕاستی ئێستا لە ئێستادا سپاس بەخۆیانی جێگیرە و زۆر بەسوودا بە تایبەتی بۆ خوێن بەخشان کاتی خۆی کاتێک ئەمە خوێنمان دەوەشی ساڵی نەوەتەکان ئەوانە خەڵک
ئاستی ڕۆشنبیریوانەوە زانستی پزیشکی وەکو پێویست نەبوو یاخود تەکنۆلۆژیای پێشکەوتو وەکو ئێستا نەبوو ئەو کاتە خەڵکی وا هەبوو ماگانە دوو بەتر خوێنی بەخشی و نەیدەزانی وەکو پێویست کە بۆ مەسەلەن بۆ داهاتوی خۆی ڕەنگە خراپ بوو باە ئەو کاتە بەڵام سپاس بخۆ ئێستادا زانستی پزیشکی تەواو گەشەی کردووە و زانیاری تەواوە ئێستا هیچ کێشێک نییە سەبارەت بە خوێن بەخشین یاخود پێش ئەوەی کە کەسێک بچێت خوێن ببەخشێ ئەزانن چەندێک پێش ئێستا خوێنی داوە نابێجارێکی خوێن بدات بڵێ ئێستا لە بەڕێبەراتی بانکی خوێن لە هەولێر بەڕاستی ئەوە جێ خۆشحاڵی و جێ دەستخۆشی کە بەڕێبەراتی بانکی خوێن هەمیشە لە خزمەت خوێن بەخشان و نەخۆشاندایە بۆ خوێن وەرگرتن و خوێن دابینکردن بۆ نەخۆشانی پێویست بە خوێن بە پێی ڕێنماییەکان خوێن دەدا بۆ کەسانەی کە خوێنیان پێویستە و لە خوێن لەو کەسان ژڵی کە خوێن دەبەخشن بە تەواو سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوت و کار لێسە دەکرێت. باش کاگا بخار دەزانین هەمومان زۆر جار تووشیەوە دەبین کەسێکمان نەخۆش دەکەوێت جۆری خوێنەکەی جۆرێکی زۆر دەگمەنە ئەسەلەن سالبەکان یاخود ناقسەکانی پێ دەڵێن ئەمانەش لە لای ئێوە هەر مەسەلەن ڕێژەیان زۆرە؟ بڵێ سپاس بخوا لەبەر ئەوەی خوێن بەخشین زۆرە بە هەمان شێوە تاکو ئێستا ئەو بۆشاییە نەماوەکە کێشەی کەم خوێنی دروست بە یاخود هەر زۆرە خوێنێک خوا نەخواستە مەسەلەن تووشی کەسێک تووشی وە عالەتێکی وا بێژیان لە مەترسیدا بێ بۆی خوێن نەبێت لە زۆرە ناقسەکان بەڕاستی بانکی خوێنی ڕۆلی کاریگەری هەیە لەسەر ئەو مۆزوعە زۆر زاریوە هەبووە کاتێک کە ڕووداوەشی نەخوازراوە بووە زۆری خوێنەکە مەسەلەن ناقص بووە یاخود هەر زۆرە ناقسەکان بێت لە بەڵانس هەیە لەوێ بۆی سەرف دەکەن دوای ئەوەش خوێن بەخشان ئامادە دەکەن لە شوێندا دەنێنەوە بۆی کەسەکە لە مردن ڕزگاری بێت. زۆر باشە تەمەنی خوێن بەخشین لە کێوە دەست پێکا و تاکەی ئەتوانێت کەسێک خوێن ببەخشێت؟ تەمەنی خوێن بەخشین لە سەروی 18 ساڵ نابێت کەمتر بێ لە 18 ساڵ بەسەرەوە دەبێت خوێن بەخشێ تاکو شەست بەسەرەوە بە پێی ڕێنمایی پزیشک کەسەکە تەندروست بێ هیچ کێشەیەکی دەروری نەبێ نەخۆشی درێژخایانی نەبێ دەتوانێت خوێن بەخشێ. باشە کەسی وا هەیە مەسەلەن ئەوەندە خوێنی داوێت لە لای ئێوە ببێتە کەسێکی باوڵێن نمونەیی ئەنی زیاتر لە 100 بت لە خوێن چەند هەیە؟ بەڵێ هەمانە نمونەمان هەیە کاک سەحەتوڵڵا زیاتر لە 111 بتڵ خوێنی دات گایان 112 بتڵ خوێنی بەخشیە لە ساڵی 1970 خوێن بەخشە تا ئێستا زیاتر لە 111 بتڵ خوێنی بەخشی لە ئێستادا. ینی بەس ئەوتان هەیە تریشمان هەیە بەڵێ بە هەمان ڕێژەمان هەیە کەمترمان هەیە سەمان هەیە زۆرمان هەیە تەندروستی خۆی چۆنە؟ زۆر ئاساییە و زۆر تەندروستیشە. باشە مامۆستایانی ئاینی ئێوە هیچ کات هەماهەنگیتان لەگەڵیان هەبووە بۆ ئەوی خەڵک هۆشیار بکەنەوە بۆی کە خەڵک بەهاناتانەوە بێ بەهانای کۆمەڵەکە بێ لەگەڵتان هەماهەنگی دروستکە بۆەوەی بتوان زۆرترین ڕێژەی خوێندابین بکەن. بڵێ مامۆستایانی ئاینیش جێی دەستخۆشی و سپاسن ئەوانیش بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بەردەوام لە هەوڵ و کۆششدان لەبەر ئەوەی مانجی ڕەمەزان ڕێژەی خوێن بەخشین کەمتر دەبێت لەبەرەوەی کەسەکان بەڕۆژون ناتوان لە کاتی ڕۆژوان بنێن بە ڕۆژبوون خوێن بەخشن ئەوانیش هەمیشە هاندەرن لەسەر مینبەرەکان داوا دەکەن ئەو کەسانێک کە توانێت خوێن بەخشینان هەیە دوای نێژی تەراویح و ئەوانە دەسن خوێن دەبەخشن شەوان ئەوانیش هەمیشە هاندەر بوونا وەکو ئەوەی کە خەڵک پێویستی بە خوێنە و خەڵکانیش بچن خوێن بەخشن پشتی ئێمەنەوەی وەکو ئەگەر بەبیرت بێ لە ژمارەیە ئەو کاتێک کە کوردستان ڕوبەڕووی ئەو دۆخەنە هەموارە بۆ کە پەلاماری داعشی ڕوبەڕوو بۆ داعش پەلاماری ئەدا و ئیتر پێشمەرگەکانمان لە سەنگەر بوون کۆمەڵەکەتان ئەو کاتە چۆن ڕۆڵی گێڕا بێ گومانێکێک بۆ لەو کۆمەڵانەی کە ڕۆڵێکی کاریگەری هەبوو چونکە ئەمە ئازانی کە چی ڕوویدا و پێشمەرگە چۆن بەرگری لە کوردستانە کرد بە خوێنی خۆی. ئێمە هەمیشە باسی خوێن بەخشان دەکەین بە سەربازی ون خوێن بەخش بەمانای سەربازی ون دێ لە ناو کۆمەڵی ئێمە ئەو کەسێک کە خوێن دەبەخشێ بە سەربازی ون لە کاتی نەخوازرا و ئامادەی وەکو سەرباز خوێنی خۆی دەبەخشێ چونکە ئەو کەسێک کە پێویستی بە خوێن دەبێت دیار نییە کاتێک پێویست دەبێت و ئەو کەسێک کە دەبەخشێ ئەویش بە هەمان شێوە کاتەکەی دیار نییە لای کاتێک پێویستە ببەخشێ جا ئێمە لە کاتی شەڕی نەگریسی داعش کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد هەر بە کۆمەڵەکەمان بەرگارماندا بەردەوام بین وەکو برا پێشمەرگەکان ئەوان لە سەنگەر ئێمەش بە خوێن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو شەڕی داعش ئێمە هەمیشە
لە ئامادە باشیدا بووین وەکو کۆمەڵە وەکو خوێن بەخشان هەر کاتێک شەڕەشی نەخوازراوە بووە یاخود پێویستان بە خوێن بە برا پێشمەرگان بریندار ببن ئەو کات چەند بتڵ خوێنتان بەخشی بۆ خۆی لەبەر ئەوەی شەڕەکان یەک بە دوای یەک بوون ئامارەکە تاونێ بەڵام هەر کات کە پێویستیان بە خوێن دەبوو لە هەر سنگەرێک شەڕ دروست بواە کۆمەڵێک پێشمەرگە بریندار بووان ئێمە یەکسەر نزیکەی 100 کەس خوێن بەخش دەچون ئامادە دەبوون بە پێی پێویست خوێنەکەمان دەبەخشی تاکو بەڕێوەراتی بانک خوێن دەیگوت تەواو بەسە بەڵانسمان تەواو کێشەمان نییە ئێمە ئامادە بوون خوێنمان پێ دەبەخشین. مامۆستا عەبدولقاهر عەلی زۆر سوپاس بۆ تو بەم بەیانی لەگەڵ مامۆی خوددا تەمەتان درێژ بکە و نمونەتان زۆر بکە کۆمەڵەکەتان هەر لە فراوانبوون بێ بەوەی خەڵک دەست و دڵی باش بێ و نیەتی چاکەی هەبێ لەگەڵ کەسانی دیکە سوپاس بۆ تو. سوپاس بێ ئەوش بۆ بەرنامێ و دووبارە پیرۆزبایی لە تەواوی خوێنبەخشانی جیهان و خوێنبەخشانی کوردستان دەکەم لەم ڕۆژە پیرۆزەدا سوپاس بۆ هەمولایەک و کاتێک خۆش بۆ تەندروستیانە سوپاس بێ ئێوە سوپاس بۆ هەمولایەک.